لەگەڵ دکتۆرە مەریەم پزیشکی ددان لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لەبەر بانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. هەرچەندە پێغەمبەرگیان درودی خودای لەسەر بێت دەفەرموێت بۆنی دەمی ڕۆژەوەوان لای پەروەردگار لە بۆنی میسک خۆشتر و خۆشەویسترە. بەڵام یەکێک لە میهرەبانیەکانی بڕوادار ئەوەیە کە لە کاتی نوێژ و عیبادەتدا بە بۆنی ناخۆشی دەم ئەزیەتی دەوروبەرەکەی نەدات. ئەمڕۆ دکتۆرە مەریەم پێمان دەڵێت چی بکەین بۆ ئەوەی ددانەکانمان نەڕزێن و هەمیشە هەناسەمان پاک و بێبۆن بێت. سڵاوتان لێبێت مانجی ڕەمەزان لە هەمولایەک پیرۆز بێتن خوا تاعات و عیبادەتی هەمولایەکمان قبول بکاتن. بەهۆی ئەوەی لە مانجی ڕەمەزان ئێمە چەند کاتژمێرێکی زۆر لە خواردن و خواردنەوە دوور دەکەوینەوە. ئەمەش دەبێتە هۆی وشکبوونەوەی ناودەم و دروستبوونی بۆنی ناخۆش لە ناودەمدا. و هەروەها بەهۆی ئەوەی کەوا ئێمە لە ڕەمەزاندا ڕێژەیەکی زۆر لە خواردن و خواردنەوە شیرینیەکان دەخۆین لە کاتی بەربانگدا، هەروەها ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر تێکچوون و کلۆربوونی ددانەکانمان دەبێتن. بۆیە پێویستە من چی بکەم لە مانجی ڕەمەزان بۆ ئەوەی ددانەکانم بپارێزم. پێویستە لەسەر هەر کەسێکمان لە کاتی بەرەبانگ و هەروەها لە کاتی پاشەواندا ددانەکانمان بشوین و هەروەها غەرغەڕەش بەکار بهێنین بۆ زیاتر بۆن خۆشکردنی ناودەم لە کاتی ڕۆژدا. هەروەها دەتوانین لە کاتی بەڕۆژوبوون و لە ڕۆژدا ئێمە سیواک بکەین کە ئەمەش یەکێکە لە فەرمایشتی پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێتن کەوا دەفەرمێتن ئەگەر لە بەربارگرانی نەبووایە فەرزم دەکرد لەسەر ئومەتەکەم کەوا لەگەر هەر دەستنوێژێک سیواک بکەن کەواتە سیواک گرنگێکی زۆری هەیە و سوودێکی زۆر بە ناودەممان دەگەێنێتن و دەبێتە هۆی لە ناوبردننی زۆرێک لە بەکتریا زیان بەخشەکان و هەروەها بۆنی ناودەمیش خۆش دەکاتن. بۆیە بەم ڕێکاریانە بە شۆردنی دانەکانمان لە کاتی بەرەبانگ و لە پاشێوان و بەکارێنانی غەرغەرە و هەروەها سیواکردن ئێمە دەتوانین بۆنی ناخۆشی ناودەممان کەم بکەینەوە. و هەروەها ڕێنمایم بۆ ئێوەی ئازیز ئەوەیەکەوە دوور بکەینەوە لە خواردن و خواردنەوە شیرینەکان کە بە شێوەیەکی بەرچاو خەڵک لە مانجی ڕەمەزاندا بە پێویستی دەزانێت وەکو خۆیەکی لێکردووەکەوە پێویستە لە کاتی بەربانگدا خواردن ئەو شیرینە دەستکردانە دەخۆن. و هەروەها پێویستە لە دوای تەواوبوونی مانجی ڕەمەزاندا سەردانی پزیشکی ددان بکەین بۆ زیاتر دڵنیابوونەوە لە تەندروستی و سەلامەتی ددانەکانمان. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک.